بۆ ئاوەدانی دڵەکان و تێکەڵبوون لەگەڵ ئاواز و هونەری عیرفانی بە سپۆنسەری تۆڕی میدیای کۆمەڵ ڤیستیڤاڵی بارانی ڕەحمەت بەڕێوەچوو. لە ڤیستیڤاڵەکەدا چەندین ئاواز و سرودی ئاینی پێشکەش کران. لە کۆتاییشدا دکتۆر عەبدولواحید بانخوازی ئیسلامی و وتارێکی پێشکەش کرد و دڵ و دەرونی ئامادەبوانی بە قسەکانی نوێ کردەوە. وڵایی گروپەکە خۆش بوو، وتارەکەی مامۆستا عەبدولواحیدی زۆر خۆش بوو، دەستان خۆش بوو، دەشتان ساغ زۆر باش بوو. وڵایی شتێکی زۆر باش بوو، الحەمدولیلا هیوادارم بەردەوام بێ، ئینشەڵا ساڵی داهاتوو پێش بەرە پێشتر بڕوا شتێکی باش بێت، الحەمدولیلا زۆر باش بوو. بەبێ مجامەلە ئەنێ ئەو شتێ نەبوو تەسەنوعی بێت، ئەو شتانە ینی زۆر دڵە هەژێنن و دیار ئەوەش پەیوەندی بە ڕۆحێتی ئەو کەسە خۆیەوەیەتی. من لەوانەیە هەر کاتێکیش کە مەولوونامەکەی کاک ئەحمەدی موفتیزادە خوێنێتەوە بەبێ تەسەنوع ینی نازانم وتمەوە حاڵەتێکە 100 جارم بۆ لێ بدەنەوە هەر 100 جارەکە لەوانەیە بڵم لە یەکەم جار زیاتر دەروونم ئەهەژێت پێیەوە. ڕەحمان زۆر ئاسوودە بوو تایە زۆر بەلاتانەوە سەرنجڕاکێش بوو لە فیستیڤاڵەکەیە چی بوو؟ چی شتێک سەرنجڕاکێش؟ وەڵا وتەکانی مامۆستا عەبدولواحید زۆر کاریگەر بوو بەڕاستی. زۆر سوودم لێ بینا بەڕاستی زۆر لەم کاتا و لەم ڕۆژە پیرۆزەدا. ڤیستیڤاڵی بارانی ڕەحمەت کارێکی هاوبەشی گروپی بێخود و ماڵی هەمووانە. ئامانج لە بەڕێوەبردننی تێکەڵکردنی دڵی ئامادەبوان بوو بە ئاواز و هونەری عیرفانی و ئیسلامی و بڕیاریان داوە بەردەوام بن لەسەر بەڕێوەبردننی ئەو جۆرە ڤیستیڤاڵانە و بۆ جاری ئایندە ئامادەکاری باشتری بۆ دەکەن. توانیمان ڤیستیڤاڵێکی قەشەنگ پێشکەشی هەموو ئامادەبوان بکەین لەم سات و کاتەیە کە زۆرێک لە گەنجان لە پەیامی ڕاستەقینەی خۆیان لا ئەدەن کۆمەڵێک گەنج هەن کە شوێن پێ هەڵگری پێغەمبەری خوان صلی الله علیه وسلم بە شێوەیەکی کردداری و ئێمەش ئەمە وەکو هەنگاوێک بۆ ئەوەی کە بتوانین شوێن پێ هەڵگری ئەو سەروەر و پێشەوایە بین ئەم ڤیستیڤاڵەمان بەڕێوە بردووە. ڤیستیڤاڵەکە ماوەی نزیکەی 3 کاتژمێری خایاند و تۆڕی میدیای کۆمەڵ سپۆنسەری میدیایی ڤیستیڤاڵەکە بوو. چەندین قەسیدە و مناجاتی عیرفانی و گروپی دەفژەنینیش ڕۆحی ئامادەبوانی ئاسوودە کرد.